بەخێر بێن بۆ تۆماری دەنگی باسی بکەین کە لەلایەن لاها پێشکەش کراوە. سەکۆیەکی ئۆنلاینە کە کچانی هەرزەکار و ژنان تیایدا دەتوانن زانیاری دەربارەی تەندروستی و سەلامەتی و خۆشگوزەرانی خۆیان وەربگرن. ناوەڕۆکەکانمان لەسەر بنەمای زانیاری زانستی دانراون و تەنها بۆ مەبەستی فێرکاری. بۆ مەبەست لە بابەتەکان ئەوە نییە کە ببنە جێگرەوە بۆ ئامۆژگاری یان چارەسەری پیشەگەرانە. من ناوم سەیرانە. لێرم بۆی قسەت لەگەڵ بکەم دەربارەی چەند چەمکێکی سەرەکی کە پەیوەندیان بە دەستڕاگەشتن بە خزمەتگوزارەکانەوە هەیە بە شێوەیەک کە دڵنیا بێت لەوەی هەست بە ئاسوودەیی دەکەیت. ئەگەر پێویستیت بە یارمەتی هەیە و دڵنیانیت لەکوێوە دەست پێ بکەیت، ئەوە خزمەتگوزاری و ڕێکخراوی حکومی هەن کە بە تایبەتی پشتگیری لە ژنان و کچان دەکەن. لە ڕێگەی ئەوانەوە ژنان و کچان دەتوانن خزمەتگوزاری جیاواز وەربگرن، لەوانە پاڵپشتی سۆزداری یان دەرونی، زانیاری یاسایی، خزمەتگوزاری تەندروستی و زۆر شتی تر. ئەمانە دەتوانن لە ڕێگەی ناوەندەکانی ژنان و کچان دامەزراوە تەندروستیەکان لە ڕێگەی قوتابخانەکان یان ڕێکخراوە کۆمەڵایەتیەکانەوە بەردەست بن، لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاواز دەردەکەوێت، بەڵام ئامانجەکە پشتگیریکردنی ژنان و کچانە وەک تۆ. با بۆ پرسیارە سەرەکیانەدا تێپەڕین کە ڕەنگە تۆ هەدبێت سەبارەت بەم خزمەتگوزاریانە، بەتایبەت ئەوانەی کە پشتگیری سۆزداری و دەرونی پێشکەش دەکەن. چ جۆرە خزمەتگوزاریەک بۆ ژنان و کچان بەردەستە؟ یەکەم، ئەمانە دەتوانن سەرچاوەی زانیاری و پشتگیری و ئاسوودەیی بن و یارمەتی دەربن لە پێدانی ناونیشان و بژاردە بۆ چارەسەرکردنی پێداویستیەکانتان. ئەو خزمەتگوزاریانەی کە بەردەستن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر و بۆ کوێ دەڕۆیت جیاواز دەبێت. هەندێک لەو خزمەتگوزاریانەی کە دەتوانن بەردەست بن بریتین لە پشتگیری سۆزداری یان دەرونی کۆمەڵایەتی، تەندروستی، یارمەتی یاسایی و پەناگەی سەلامەت. لە هەندێک شوێندا لەوانەیە بتوانیت چەندین جۆری خزمەتگوزاری لە یەک شوێن بەدەست بهێنیت، بەڵام لە زۆر شوێنی جیاواز خزمەتگوزاری جیاوازیان دەبێت. ئەگەر تۆ تەمەنت لە خوار 18 ساڵەوەیە، هێشتا دەتوانیت دەستت بگات بە خزمەتگوزارەکان ئەگەر توند و تیژیت بەرامبەر کراوە. تەنانەت ئەگەر کەسێکی گەورەت نەبێت کە متمانەت پێیەتی لەگەڵ خۆتدا بیهێنیت. پێشکەشکاری خزمەتگوزارەکەت لەگەڵ تۆ کار دەکات بۆ ناسینەوەی گەورە ساڵێکی متمانە پێکراو یان بۆ دەستگەیشتن بە خزمەتگوزاری پێویستەکان بەبێ گەورە ساڵێک. بۆ پشتگیری یان زانیاری لەگەڵ کێ قسە بکەم؟ ئەگەر پشیتە لای پێشکەشکاری خزمەتگوزاری یان ڕێکخراوێک کە پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی پێشکەش دەکات، ڕەنگە کەسێکی ستاف بە کارمەندی کەیس یان کارمەندی کۆمەڵایەتی ناو ببرێت، ئەوان یارمەتی دەدەن لە پێدانی زانیاری بە پشتبەستن بە پێداویستیەکان و بژاردەکەت و پشتگیری دەکەن بۆ بڕیاردان لەسەر باشترین ڕێگا بۆ هەنگاونان. ئەمە کەسێکە ڕاهێنراوە بۆ ئەوەی زانیاری و پشتگیریت پێ بدات ئەگەر خراپەکاریت بەرامبەر ئەنجام دراوە و یارمەتیت دەوێت. ئەگەر تۆ ئاسوودەتر بوویت لە چوون بۆ بنکەیەکی تەندروستی یان خزمەتگوزارێکی تر وەک پۆلیس یان قوتابخانە، دەتوانیت لەگەڵ پزیشک، پەرستار یان مامان یان کەسێکی تر قسە بکەیت کە متمانەت پێ هەیە و هەست بە ئاسوودەیی دەکەیت. کارکردن لەگەڵ کارمەندی کۆمەڵایەتی یان کارمەندی کەیس لە چی دەچێت؟ یەکەم، تەنها پێویستە و زانیارانە پێشکەش بکەیت کە بە ئاسوودەی و خۆبەخشانە هاوبەشی دەکەیت. دووەم، کارمەندی کەیس شێوازێکی پێکاتەیی پێڕۆ دەکات بۆ پێشکەشکردنی پاڵپشتی دەرونی بۆ ژنان و کچان، ئەوانەی کە تووشی توند و تیژی بوون. ئەمەش پێی دەوترێت بەڕێوەبردنی کەیس. لەم پرۆسەیەدا کارمەندی کەیس بەرپرسیار دەبێت لە دڵنیابوون لەوەی کە تۆ لە هەموو ئەو بژاردانێکە لە بەردەستتدان ئاگادار دەکرێتەوە. ئەو خزمەتگوزاری جیاوازەکان ڕوون دەکاتەوە، لەوانەش هەر مەترسیەک و پشتگیری دەکات بۆ دەستنیشانکردنی کێشەکان و دۆزینەوەی چارەسەرەکان. کارمەندی کەیسەکان ناتوانێت هەموو کێشەکان چارەسەر بکات، بەڵام لەگەڵت کار دەکات بۆ دۆزینەوەی ڕێگاکان بۆ چارەسەرکردنی نیگەرانی و پێداویستیەکانت. کێ بەرپرسیار دەبێت لە بڕیاردان لەسەرەوەی کە من چی دەکەم؟ تۆ کۆنتڕۆڵی بڕیارەکانت هەیە سەبارەت بە جەستەت، چ خزمەتگوزارێکت دەوێت یان ناتەوێت، هەر شتێکی تر کە پەیوەندی بە دۆخەکەتەوە هەبێت. پێشکەشکاری خزمەتگوزاری پێویستە هەموو زانیارە پەیوەندیدارەکانت پێ بدات بۆ ئەوەی بتوانیت مۆڵەت بدەیت بۆ ئەوەی شتێک ڕوو بدات یان لەسەر ڕێگەیەک بۆ هەنگاونان ڕێک بکەویت. ئەمەش پێی دەوترێت ڕەزامەندی ئاگادارانە. ئەگەر لەگەڵ پێشکەشکارێکی خزمەتگوزاری قسە بکەم، ئایا بە کەس دەڵێن؟
ئەو کەسانەی کە خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی و تەندروستی و یاسایی پێشکەش دەکەن پابندن بە بنەمایەکی ئەخلاقی کە پێی دەوترێت نهێنی پارێزی. نهێنی پارێزی واتە پێشکەشکارانی خزمەتگوزاری ئەو زانیارانەی کە دەربارەی ژنان و کچان کۆکراونەتەوە دەپارێزن و تەنها بە ڕەزامەندی ئەوان زانیاری دەخەنە ڕوو دەربارەی کەیسی یەکێک. هەندێک جار پێویستیان بە خستنەڕووی زانیاری هەیە ئەگەر تۆ بەنیازی زیانگەاندن بە خۆت یان کەسانی تربیت یان ئەگەر یاسایەکە بێت کە ئەرکیان پێ بدات جۆرە تایبەتەکانی توندوتیژی وەک دەستدرێژیکردنە سەر منداڵان ڕابگەێنن. سەرەکیەکە ئەوەیە کە پێویستە بەڕوونی مەرجەکانی ڕاپۆرتکردنی ناچاری ڕوون بکەنەوە لە سەرەتای گفتوگۆکەدا و پێش ئەوەی ڕەزامەندی خۆت بدەیت بۆ بەردەوام بوون بۆ ئەوی بتوانیت بڕیار بدەیت کە چۆن دەتەوێت هەنگاو بنیت. ئەگەر پرسیاری ترت هەیە یان دەتەوێت قسە لەگەڵ کەسێک بکەیت دەتوانیت سەردانی laha.org بکەیت بۆ پەیوەندیکردن بە دابینکەرێکی خزمەتگوزاریەوە لە ڕێگەی کلیککردن لەسەر دۆزینەوەی خزمەتگوزارەکان یان بۆ گەڕان بە دوای بابەتی زیاتر بە بەکارهێنانی ئەرکی گەڕان.